ئێکس دووجا ناقص ئێکس سێجا گەورەترین کۆلکەی هاوبەش لە هەردووکیانە چییە؟ ئێکس دووجایە. کاتێک تۆ ئێکس دووجا بە هاوبەش وەرەگری چی ئەمێنێتەوە بێ بە ناهاوبەش؟ بەردەمی ئێکس دووجا هاو کۆلکەکەی ئەمێنێتەوە، ئێکس سێجا ئەگەر ئێکس دووجای لێوەربگرم ئێکسێک ئەمێنێتەوە. بۆ تەکیدی ئیشەکەمان هاوبەشەکە کەڕەتی ناو کەوانەکە بکەرەوە کاتەوە خۆی ئادی بزانین وایە ئێکس دووجا کەڕەتی دوو ئێکس دووجا ئێکس دووجا کەڕەتی ئێکس سێجا لە کاتێک لەگدان توان کۆکەیتەوە. تاقیکردنەوە تەواان بۆ سێ ڕادەیە دوایی باسیەکەین لە پرسیارەکانە ئێستا خۆمان مەژوڵ نەکەین بێندێشتی لاوەکیەوە. جیاوازی نێوان دووجا بۆ دوو ڕادەیە بەڕێزان کە بەینەکەی چییە؟ بەینەکەی ناقسە. ناقص پێڵێن جیاوازی بێ بە دوو کەوانی دژ بە یەک وەکو چی دەیکێ پێمەڵێ ئێکس ناقص ئەی و ئێکس زائید ئەی بەس بۆ ناقسە بێ بەڵێ بۆ نمونە کوچی ئێکس دووجا ناقص 16 ئەکاتە ئێکس ناقص 4 ئێکس زائیدەن 4. بەڕێزان لەگەڵ جیاوازیە شتێکی تر هەیە پێوتێ سەرجەمی نێوان سەرجەمی نێوان دووجا. سەرجەمیانی چی کێزانێ؟ یعنی کۆکردنەوە. ئەگەر بەینەکەی بوو بە زائید ئەوە شیتەڵ ناکرێ. یعنی لە ئیمتیحانە بۆ نمونە ڕادەیەک یان با بڵێن بڕێیەک ئێکس دووجا زائید 4 ئەمە پێڵێن چی؟ سەرجەم. بۆ پێڵێن سەرجەم؟ کەوابوو هەر ئێکسێک توانەکەی جوود بوو زاید ژمارە کرابووی تر ژمارەکە 1 2 3 4 مشکلەمان نییە پێڵەن چی؟ سەرجەم. قەت شیتاڵ ناکری. ئەوە لە لاپەڕەشەش ئەوانم هەمووی باس کردووە. دووجای تەواو چییە؟ کێ توانێت پێم بڵێ دووجای تەواو چییە؟ دووجای تەواو کەوانەیەکە بەڕێزان کە تواندووی لەسەرە وەکو چی؟ ئێکس ناقص 2 یان ئێکس زائید 2. چۆن دووجای تەواو بکەینەوە؟ کێ بیرێتی؟ ئەربژی یەکەم دووجا یعنی ئێکسەکە دووجا نیشانەی بێنیان ئەنووسیتەوە ناقص بوو ناقص ئەگەر زائید بوو زائید. دوو ئەوەنە یەکەم و دووەم ئەو توانە کە دووە کەڕەتی هەردووشانەکەی ئەبێ بە 4 ئێکس. دووەم دووجا نیشانی هەمیشە بێ بە زائید و ڕادەی سێم هەمیشە بێ بە زائید. دووەم دووجا یعنی دووجا بێ بە چی؟ ئەبێ بە 4. ئەمە پێڵێن دووجای تاڵ. سێجاکانیشمان هەیە ئەگەر ئاماژەیەکی پێبین بۆ نمونە ئێکس سێجا ناقص 8 چۆن ئەیکەینەوە؟ کەس معلوماتی هەیە پێمان بڵێ؟ ئەیکەین بە دوو کەوانە کەوانەی بچووک و کەوانەی گەورە. بۆچی پێڵەن سێجا؟ لەبەرەوە ئێکسەکە سێجایە و هەشتەکەش سێجایە. لە چیوە هەشتەکە لە چی هاتەوە؟ دوو سێجا دوو توانی سێ. چۆن شیتەڵێکم کێ کەوانی یەکەم ڕێگەکانیان وەرەگرم ڕێگی سێجای ئەمە واتە توانەکەی لێ یەکەمەوە ڕێگی سێجای هەشتیش 2 ئەگەرەوە 27 بواە ئەمنووسی 3 ئەگەر 64 بواە ڕێگی سێجاکەی ئەمنووسی 4 ئەگەر 125 بواە دەی 5 بەحاسی بە ڕێگی سێجاکەی وەرگرە دەرەچێ. لە کەوانە بچووکەکەەوە کەوانە گەورەکە دروستە بێ بەڕێزن ئەمە هەرچەند زۆر ئیشمان پێی نییە لێرە لە بەشی دووە تقریبەن ئیشمان پێێتی لە بەشی دووە. لە کەوانە بچووکەکە و کەوانە گەورەکە دروستە بێ ئەڵێ یەکەم دووجا عکسی شارەت یاین چی؟ یعنی ئەگەر ناقص بوو بەزاید ئەگەر زاید بوو واتە نیشانەکە لە کەوانە بچووکەکە هەر ئەمەیە ینی ئەگەر ئەمە ناقص بوو ئەمە ژەر ناقسە ئەگەر زاید بوو زاید. ئەی لە کوێ عکسە بێتەوە؟ لە کەوانە گەورەکە عکسە بێتەوە ئەڵێ یەکەم دووجا پێچەوانەی نیشانە یەکەم و دووەم کەڕەتەکەی واتە ئێکس و دووەکە کاتە دوو ئێکس دووەم دووجا یعنی دووجا بێ بە چەند؟ ئەبێ بە 4. ئەمە کۆمەڵە معلوماتی سەرەتاییە کە دوای هەم دەست دووبارەیەکەینەوە لە نمونونەکانە. ئێستا بچۆ بە لاپەڕەشەش ئەوەی مەرزەمەی لایە کام ئاز دەکەم ئەمە ئەڵێ ئەمە پێڵێن دووجای تەواو. دووجای تەواو لە ئەسڵا دوو کەوانەی لێک چووە وەکو جیاوازەکە نییە جیاوازەکە دوو کەوانەی دژبەیەکە یعنی ئەگەر دووجای تەواو بکەی بە دوو کەوانە وەکو کەوانە بینوسی دوو کەوانەی لێک چووە یعنی ئەگەر ئێکس ناقص 2 بوو لە هەردوو کەوانەکە هەر بێ بەچی؟ ئێکس ناقص 2. ئەگەرەوە زاید بوو هەردووکی ئەبێ بە زاید لە کەوان ئەگەر بە کەوانە بینوسی. ئەگەر بە کەوانەش نێنووسی کردنەوەی یاساکە چۆنە؟ ئەڵێ یەکەم دووجا واتە ئێکس دووجا
نیشانەی بینیان ئیتر ئەگەر زاید بوو زاید دەنووسی ناقص بوو ناقص دەنووسی ئینجاڵی دوو ئەوەنەی یەکەم و دووەم یعنی ئەم دووە کەڕەتی ئەو دوانەیەکە دوو کەڕە دوو چوار کەڕەتی یەکس چوارێکس دووەم دووجا یعنی دووجا ئەبێ بە چەند ئەبێ بە چوار بڕۆ باوەگەم فەرموو ئەگەر لەو ژۆرەش کلێنسمان بۆ بێنی مەمنوع نەبین ئەمە نایکوژێنێتەوە کەستان پێتانە بەڕێزان کلێنس بەکاراتووە کێشەمان نییە بێنە خۆ قابلە پاکە دەست و خۆش بێ كاغا حاجة والله بمان داني لي هل لي بوم داني دست خوش دست خوش دست خوش يعني كم چين بو نمونەیە کام لا پەڕەشەشی مەلزەمەکە تا تێتی خاڵێک تبڕینی ئاسۆیستونی ئەم نەخشەیە بدۆزەرەوە یەکس سێجا ناقص چوارێکس ئەمە پێڵەن نەخشەیەکی ڕادەدار بەڕێزان ڕادەدار بە چی ئەو تێکی ئەزانێ هەر ئێکسێک توانەکەی ژمارەیەکی موجەبی تەواو بێ موجەبی تەواو سێ ژمارەیەکی موجەبە تەواویشە پێڵێن ڕادەدار ئیتر وشەی ڕادەدار بیری نەچێ باشە خاڵێک تبڕینی ستونی یعنی لەکوێ تەوری وایە بڕێ ستونی بۆ ستونی ئێکسەکەین بە سفر وایە دۆزینەوە واتە لە شوێنی ئێکسەکان سفر دانن سفر سێجا هەر سفر ناقص چوار کەڕە سفر هەر سفر کاو هەر کردێکی سفر کابوو خاڵی سفر و سفر بەڕێزان خاڵی یەکتبڕینی ستونیە ئێمە وتمان بۆ ستونی مشکلەمان نییە بۆ هەر یەکسە لە باتی یەکسەکە سفر دانین ئێمە لە ئاسۆیە مشکلەمانێ خاڵ یەکتبڕینی ئاسۆیی لە ئاسۆیە چی بکەین نەخشەکە یەکسانەکەیمە سفر چکە نەخشەکە وایە باش ئەها لێرە تووشی کێشەڵ و ئەوانە ئەمین شیتەڵە بین بڵێن پێویستمان بە شیتەڵێ پێویستمان بە جیازینیان دووجا ئەوانە هەیە یەکەم شل لە شیتەڵا وتمان بیری نەچێ هاوبەش وەرگرت ئەگەر هەبوو احتیمالێن نەبێ ئێکس هاوبەشەیان نا ئێکس هاوبەش باش ئەم هاوبەشە ئەگەر دابەشی ئەمەی کەی ئێکس دووجایە گەمێنێتەوە دابەشەوەیەکەی چوارە مێنێتەوە یەکسانە بە سفر بەم هاوبەشە بەڕێزان هاوبەشێک شیتەڵێکی تر دروست بوو پێڵەن جیازی نێوان دووجا ئێستا باسم کرد هەر کاتە ئێکس دووجا ناقص چوار واتە ژمارەی ئێکسێکی توانجوتی بینی ناقص ژمارە ئەو پێڵەن جیاوازی نێوان ئیتریان دووجا یان چوارجایان هەموو جاکانە ئەگەر دووجا بۆ بێ بە دووکانی دش بە یەک چێ پێمەڵێ ئێکس ناقص دوو ئێکس زایدەن دوو یەکسانە بە سفر بە پێی لێکدانی سفری کە کاتی خۆی خوێندوتە یان هاوبەشەکە سفرە یان دوو کەوانەکەی تر سفرە کاویان ئێکسە کاتە سفر یان کەوانەی دووەم ئەگەر کاتە سفر ئەبێ بە دوو بۆ چێتە ئەوبەر ئەیەوی تر سالب دوو کاو سێ خاڵمان هەیە کە ئاسۆیین سفر لەگەڵ سفر چکە تۆ لە بیدایەتەوە توتە وای سفرە لە ئاسۆیە کاو سێ هەڵبژاردنمان هەیە لە ئیمتیحانە چی و چی سفر و سفر دوو سفر ناقص دوو سفر لەگەڵ هەمووی لە ئیمتحانە چی هەڵەبژێری هەمووی هەڵەبژێری باش کام ڕێگەی ئاخر ئەگەر شیتەڵێکی زیاتر نەکەی نرخی ئێکسی دەست ناکەیە ئەبێت چەند شیتەڵی تیا تۆ ئەنجامی بی احتیمالە شیتەڵێکی تیابێ دوانی تیابێ سانی تیابێ باش من ڕێگەیەکی ئاسانتری پێڵم گریمان لە ئیمتیحانە تۆ ناتوانی شیتەڵیکەی ئەگەر لای منێ باوکە مەژوڵ مەبە تۆ لە ئیمتیحانە ناتوانی شیتەڵیکەی بۆی نرخی چی بدۆزیتەوە دەی ئێکس بدۆزیتەوە ئالێرا نەخشەکە یەکسانەکەی بە سفر و بۆ نمونە نازانی بیرتە چێتەوە چۆن وەڵامی ڕاستمان خاڵەکانی ئیمتیحان هەڵبژاردنەکانی ئیمتیحان ئەخەینەوە ناو خۆی کە یەکسانی کردەوە بە سفر کامیان یەکسانی کرد بە سفر ئەبێ بە وەڵام بۆ هەموو پرسیارێکیش ڕاستە یعنی هەڵبژاردنەکانی ئیمتیحان ئێکسەکانی تەڵان ئێکس لێرە چەنە دەی سفر ئەی لێرە هەرسێکیان وەرگرا بیخەرەوە ناو ئاسۆیەکە کە خۆت یەکسانی کردەوە بە سفر کامیان کردی بە سفر ئەبێ بە وەڵام ئادەی سفر وەرگرە دەی
سفر سێجا ناقص 4 کە سفر کردێ سفر ئەوە تا ئەی بۆ بێ دوو وەرگرە دوو سێجا هەشت ئەوە هەشتمان هەیە ناقص 4 کە 2 هەشت هەشت کەم هەشت کردێ سفر ئەویش هەڕاستە ئادەی ناقص دوو وەرگرە باشە ناقص دوو سێجای کەم ناقص هەشتەکە چکە توانەکەی تاکە ناقسەکە ئەمێنێتەوە وایە ناقص دوو کەڕەتی ناقص 4 موجەبەش هەر کردێ چی هەر کردێ سفر ئەوەش ڕێگەیەکی تر کاو لە ئیمتحانە ئەڵەی هەمووی وەڵامی ڕاستە کاو ڕێگەی بەلەژاتی دانان بۆ هەموو پرسیارێک ڕاستە وەڵامەکانی ئیمتحان کارداتێ نرخی ئێکسەکان وەرگرە بەس ئێکسەکان بیخەرەوە ناو ئەمە کە خۆت یەکسانی کردەوە بە چی سفر کامیان کردی بە سفر ئەبێ بە وەڵام ئێستا من ئەگەر ئیمتحانێکی تۆ بکەم ئەم پرسیارە بۆ بگۆڕم ئەم ناقسە بکەم بە زاید سەی دەستم کە ئایا هیچ لە وەزعەکە گۆڕێ ئادەی لە ستونیا هیچ ناگۆڕێ بۆ چکە تۆ ستونی چیەکەی بە سفر ئێکسەکەی بە سفر بەینەکەی ناقسە بە یان زاید بێ هەر سفرەکە واتە ستونی نەگۆڕە بەڵام لە ئاسۆییە ئەگۆڕێ چۆن تۆ بەڕێزم سەیرێرە بکە ئەگەر ئەمە بوو بە زاید باش ئەمە شەروێ بە چی لە جیاوازیەوە بێ بە سەرجەمیان نا سەرجەم شیتەڵ ناکرێت ئێستا باسمان کرد نەمان و هەر یەکسێک توانەکەی جوود بوو زاید ژمارە کرابوو پێڵەن چی سەرجەمی نێوان دوو دووجە ئەوە شیتەڵ ناکرێت کە شیتەڵ نەکرا ئیتر زەڕبێکی پیابێنە لە ئیمتحانە وا بزانە هەر بوونی نییە بەس چی مایەوە دەی بەس ئەم یەکسە مایەوە کە هاو بەشەکە بوو پێشووتر کاو یەکس یەکسانە بەچی سفر کاو ئەو کاتە بەس چی بۆ بێ بەس ئەی بۆ بێ سفر و سفر تا بەڕێزان ئەوژە لاپەڕەشەشا کردومە بە هەڵبژاردن لە مەلزەمەکەیە توان دوایی سەیرێکی بکەن کابوو ریای شیتەڵەکان بە بەڕێزان ئەگەر لە جیاوازیە بوو بە سەرجەمە و کاتە شیتەڵ ناکرێ چۆنە هیچ تێگەن کاکە عیبی نییە باش نمونەیەکی تر بچم بۆ لاپەڕە حەوت نمونەیەکی وزاری ئایا نەخشەمان هەیە پرسیارێک لە ئێواکەم لە مەکتەب خوێندوتانە تەڵان ئایا نەخشەمان هەیە نەتەوەری ئەکس ببڕیان نەتەوەری وای وەکو چی ئەبێ نەخشەکە چی بێ جارێ کرد بێ ڕەگ بێ ڕادەدار بێ ئەبێ کرد بێ دەستان خۆش بێ ئەو دوای بە تێبینی باسێکن با جارێ ئەم نمونە وزاری حەڵکەین ئەمە نمونەیەکی وزاریە کە بە 4 دەرەجە هاتۆتەوە داوای ئاسۆیی ستونی کردووە لە ئیمتحانە وتمان بۆ ستونیەکە مشکلەمان نییە تا ڕادەیە ئێکسەکەی بە سفر بۆ ستونی وایە دۆزیتەوە هەر لە شوێنی ئەکسەکان سفر دانی ئەڵەی سفر ناقص دوو سفر دوو جا هەر سفر ئەزایدەن یەک سفر ناقص دوو هەر ناقص دووەکە بەڕێزان وایە ئەمە بەینەکەی لێکدانە ئەم دۆتە لێکدانە یەک مایەوە ڕەگی یەکی ژەر یەکە باشە یەکەڕە ناقص دوو هەر ناقص دوو کابوو خاڵەکەمان سفر و ناقص دوو ئەمە خاڵی یەکتر بڕینی چی ستونی باشە بۆ ئاسۆیی وتمان وایەکەین بە سفر بۆ ئاسۆیی ئاسۆیی یعنی هەموو نەخشەکە یەکسانەکەی بە سفر ئەو دوو کەوانەیە ئێکس ناقص دوو کەوانە ڕەگەکەش بە هەمان شێوە بەڕێزان ئەگەر لە بینی ڕادەکانە لێکدان هەبوو ئەوە وایە خۆی شیتەڵ کرابێ پێویست بە شیتەڵ ناکات لە ڕاینانەکە شەشتی وای زۆرتیایە کاوەگەر لە بین ڕادەکانە خۆی خسبیوە کەوانەوە دۆتی نووسی بووە ها نقطەیەکەیە یان هەندێک جار ناینووسن نقطەکەش ئەوە معنایەوەی خۆی شیتەڵی کردووە تۆ هیچ ناکەی ئەڵێ چی ئەڵێ یان ئەمە سفرە یان ئەوە سفرە ئەڵێ یان ئەمە سفرە یان ئەمە سفرە بەڵام بەڕێزان ئەمە کە لە ناو ڕێگەکایە سەرجەمە یان نا وایە بەس چای ناسی تۆ سەرجەمە ئێکس توانی جوود بوو زای چی ژمارەیەک بوو لە ناو ڕێگا بێ لە ناو ڕێگا نەبێ لە ناو نرخی ڕووتا بێ لە ناو کەوانە بێ حەلی نییە بە دوای ئەمە گەڕێ خۆ عەزێت مەیە بۆیە لە ئیمتیحانە ئەو بەشەی کە سەرجەمە یەک زەڕی پیا بێنە کە ئەنەما لێو نرخ دەست دەی نرخ دەست ناکەوێ بەشەکەی تری وەرگرە دەی ئەگەر ئەمە بەڵێ ئەگەر ئەمە نەبێت چی وەرەگرم دەی
x ناقص 2 دووەکە چێتە ئەو بەرەوێ بەچی ئەبێ بە 2 موجب کابوو خاڵە ئاسۆیەکەشمان بەڕێزان چەنە 2-0 ئەگەر من لە ئیمتیحانە نەمزانی حەلیکەم چۆن بزانم ئەم هەڵبژاردنە وەڵامی تەواوە باش ئەم 2-0 کە وەڵامە دووەکەی وەرگرە بیخەرەوە ناو نەخشەکە بزانەی کا بە 0 ئادەی دووەکە وەرگرە دەی 2 کەم 2-0 باشە 0 کەڕەتی هەرچی بکەی ئەرەکاتە 0 ئەمە ئاسانترین ڕێگەیە بۆ هەموو پرسیارێکی ڕاستە هیچ مشکلەی نییە و ئێکسەکە وەرگرە و بیخەرەوە ناو نەخشەکە ئەگەر کردی بە 0 ئەو وەڵامی تەواوە پرسیارێکی ترمان هەیە ئەگەر بچین بۆ لاپەڕێ ئەو دوو زەحمەت نەبێ تێبینیەکمان هەیە پێم وابێ نمونەیەکی کەمان مابوو هەروزاری لاپەڕە حەوتایە بزانم تا وزاری ئەویش ساڵی کە هاتۆتەوە ئازام نووسیمە ساڵی چەندیش هاتۆتەوە بازان پەلدارە وایە ئێمە نمونەی پەلدار لە کتێبەکە باسی نەکردو بەڵام لە وزاریە هاتۆتەوە پەلدار پێم وابێ لای جەنابتان ئاوایە 2x ناقص 7 کاتە x بچووکتر یەکسان بێ لە 3 ئەوی تریان 4 ناقص x تاوە بەڕێزان ئاوایە تاوە لە ئیمتحان بەس داوای ئاسۆیەکەی کردووە یاڵە پێم وابێ داوای هەردووشانی کرۆ ئیسە لای من وایە ستونی پێم وابێ ستونیەکەی هاتۆتەوە ئێمە هەردووشیان حەلەکەین مشکلەمان نییە دەی بۆ ستونی چی بکەم دەی ئەکسەکان بە 0 بەڵام وریابە نەخشەکە پەلدارە ئەبێ بزانی لە کامیانە ئەکسەکەی بە 0 ئایا لە پەلی سەرەوە یان لە پەلی خوارەوە سەیریکە ئەم ئەکسەی کە ئەکسانەکەی بە 0 شمولی ئەم بوارە ناکا بۆ چکە ئەگەر لێرا دابنی 0 گەورەتر نییە لە 3 واضحە بەڕێزان ئەوە فکرەکەیەتی بەس یعنی کاتێک کە تۆ ئەکسەکەی بە 0 دوو بوارەت هەیە بۆ ئەکس ئەبێ بزانین شمولی کامیانەکە ئەزانن 0 لێرا دانێک گەورەتر نییە بەڵام ئەگەر 0 لێرا دانێم دەی ڕاستە یەکسان نییە بەسێ بەڵام چیترە بچووکترە 0 بچووکترە لە 3 کەم مادەم شمولی ئەم بوارەکە لێرادایانی تاوتم چی کاکە کاتێ ستونی ئەکسەکەی بە 0 تۆ دوو بوارت هەیە ئەبێ بزانی ئەو 0 شمولی کام بواریانەکە ئەم 0 شمولی ئەم بوارەکە بۆ چکە 0 گەورەتر نییە لە 3 بەڵام 0 بچووکترە لە 3 بۆیە لێرادایانی کابوو ئەڵێ ئێفی 0 کەوای ئەدۆزمەوە ئەکاتە 2 کەڕەت 0 ناقص 7 کابوو وەڵامەکەمان چەنە ناقص 7 کابوو خاڵەکەمان 0 و ناقص 7 خاڵی یەکتر بڕینی چی ستونیە ئەمە هاتۆتەوە ئاسانە لێ تێگەن کابوو خوێنکار کێشەکەی ئەوەی نازانێت لە کامانە داینێ ئەم 0 ئەکەوێتە ئێرە و لێوە داینێ باش لە ئیمتیحانە داوای ئاسۆیەکەی نەکردووە بزانم کامتان هاوکاری مەکەن ئاسۆیەکەی بدۆزینەوە بۆ ئاسۆی چیەکەم بە 0 وایەکەم بە 0 بەڵام بەڕێزان دووایم هەیە زانن یەکێکیان 2x ناقص 7 یەکێکیان 4 ناقص 7 تاوان هەردووکیان یەکسانەکەم بە 0 بزانم لە کامیانەوە نرخم دەسەکەوێت ئەگەر ئەمان یەکسانکەم بە 0 واتە بۆ ئاسۆیی دێم چیەکەم هەردوو وایەکە یەکسانەکەم بە 0 ئەمە با بڵین وایەک ئەمە با بڵین وای 2 ئەمانە نرخی واین ئەمانە نرخی ئەکسن ئەگەر وایەک یەکسانکەم بە 0 یعنی چی یعنی 2x ناقص 7 یەکسانەکەم بە 0 حوتەکە چێتە ئەو بەرەبێ بە موجب دابەشی دوویەکەمە کاتە چەند 7 لەسەر 2 7 لەسەر 2 یعنی چەند 3.5 باش ئەم 3.5 ئەکەوێتە ئێرەوە نەخێر بۆ لەبەرەوەی 3.5 نەیەکسانە بە 3 نەبچووکترە کابوو ئەم بەشەیان کە من حەلم کرد ئیهمالەکەم چکە هیچم لێوە دەست نەکەو ئەوەی من دەسم کە و پاسەدانی چی ناکە پاسەدانی بوارەکەی ناکات کاو زەربێک لەمانەیەم ئەچم بۆ وای 2 وای 2 یەکسانکەم بە 0 یعنی 4 ناقص x یەکسانەکەم بە 0 ئێکسەکە بەرە ئەو بەربۆی بێ بە موجب باشە ئێکسەکاتە 4 ئایا ئەم 4 پاسەدانی بوارەکەکە باڵێ بۆ چکە 4 گەورەترە لە 3 کابوو خاڵە ئاسۆیەکەی من 4 و 0 4 و
سفر هەرچەند لە ئیمتحان داوای ئاسوویەکەی نەکردووە بەڵام نەوەکو بۆ ئەمساڵ بۆ تۆ بێتەوە کابوو بەڕێزان فکری پەلدار بەو شێوەیە کە ستوونی یەکسانەکەی بە سفر ئەبێ بزانی ئەم سفرە لە کام بواریانەیە تاوا بەڕێزان بەڵام بۆ ئاسوویەکە بێ خۆت هەردووکیان یەکسانکەی بە سفر احتیمال یەکێکیان بەڵامەکەی ڕاست دەرنەچێت کاتێک کە تۆ وا یەکسانەکەی بە سفر بۆ چکە ئەو یەکسەی تۆی دۆزیتەوە ناکەوێتە کێوە ناکەوێتە بوارەکە بۆی ئەمەیان فەرامۆشەکەین ئەمەش نمونەیەکی تر لەسەر ئاسۆی و ستوونی ئێستا شتێکم بە جەنابتان و دوتم ئایا نەخشەمان هەیە نەتەوەری ئێکس ببڕێ نەتەوەری وای ئەیش باڵبژاردن هاتۆتۆ هەندێک امتحانە بچن بۆ لاپەڕێ ئەو دی و بە تێبینی ئەتوانین بینوسین ئەو نەخشانەی کە تەوەری ئێکس و تەوەری وایش نابڕن بەڵام نەخشە کەرتەکانن بەعام بەڵام هەموو کەرتەکان نا ئەو کەرتەی کە ئەم سیفەتەی تایە هەموو کەرتەکان نا بە تێبینی لە جەناب نووسراوە بیخوێنەرەوە هەر کاتێ ژمارە و بینی لەسەر ئێکس بەتوانیم